نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. چوار هاوڵە بەڕێزەکان لە بەرامبەر پێغەمبەری خودداوە صلی الله عليه وسلم هەتا بڵێیت بە ڕەوشت بووم. ئەم ڕەوشتەشیان لە هەمان کاتدا پەیوەست بە معریفەتیانەوە بوو. هەندێک جار شەرمیان دەکردەوەی پرسیاری لێ بکەن و چاوەڕێ دەبوون تا بەڵکو کەسێک کە شارەزای ئەدەبی ئەو حزورە نییە بێت و پرسیارێک بکات. ئەوە بوو جارێکیان کاتێک کە لە خزمەتی پێغەمبەری خوددادا دانیشتە بوون، دەشتەچێک بە ناوی ضیمامی کوڕی عەلەبە هاتە ژوورەوە و بە شێوازێکی توند و نەشیا و پرسی: کامتان محەممەدن؟ پێغەمبەری پایەبەرزیش صلی الله عليه وسلم لە نێو هاوڵاندا پاڵی بە شوێنێکەوە دابوویەوە و دانیشتە بوو. هاوڵان وتیان: ئەو کەسە سپی پێستەیە کە پاڵی بە دیوارەکەوە داوەتەوە. ئەم پیاوە داماوە ئەم جار بە ئەی کوڕی عەبدولموتەڵیب پێغەمبەری بان کرد. سەروەرمان فەرمووی: بەڵێ. پیاوەکە وتی: من چەند پرسیارێکت لێ دەکەم، بەڵام پرسیارەکانم کەمێک توندن، داوام ئەوەیە کە تووڕە نەبی. سەروەرمان فەرمووی: هەرچی بە بیرت دادێت بپرسە. ضیمامی ژووتی: سوێن بە خودای تۆ و بە خودای ئەوانەی پێشتۆ هاتوون، پێم بڵێ ئایا خوای گەورە تۆی وەکو پێغەمبەر بۆ خەڵکی ناردووە؟ پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم فەرمووی: بەڵێ. پیاوەکە پرسی: سوێندت دەدەم بە خودا، ئایا ئەو فەرمانی پێکردویت لە شەو ڕۆژێکدا 5 جار نوێش بکەین؟ سەروەرمان فەرمووی: بەڵێ. پیاوەکەش پرسیاری ڕۆژ و زەکاتیشی بە هەمان شێوە کرد و پاش وەرگرتنی وەڵامی بەڵێ بۆ پرسیارەکانی وتی: تۆ هەر پەیامێکت لە لای خوای گەورەوە هێنابێت ئەوە منیش باوەڕم پێهێناوە. هەروەها من ضیمامی کوڕی عەلەبەم لە هۆزی سعدی کوڕی بەکرەوە هاتووم بۆلات. جا ئایا دەکرێت ضیمامی کوڕی عەلەبە یاخود هۆزەکەی یاخود ئەوانەی ئەو ڕۆژە لەو کۆڕەدا بوون ئەم شتەیان بیر بچێتەوە کە بە بێڕێزی دەستی پێکرد و بە ئیمانێکی مێسک لە چاوڕژێن کۆتایی پێهات؟ نەخێر، هەرگیز ناکرێت وتەگەلێک کە پەیوەست بە ڕووداوی هاوشێوەی وەک ئەمانەن و لە بیردا نەخش دەبن لە بیر بچنەوە. 5 ڕۆژێکیان پێغەمبەری خودا ئوبەی کوڕی کەعبی بان کرد و پێی فەرموو: خوای گەورە فەرمانی پێکردووم کە سوورەتی ئەلبینەت بۆ بخوێنمەوە. ئوبەی کوڕی کەعبیش پرسی: ئایا خودای گەورە ناوی منیشی لەلات برد؟ سەروەرمان لە وەڵامدا فەرمووی: بەڵێ، ناوی تۆی برد. ئوبەی کە گوێبیستی ئەم وەڵامە بوو چاوی فرمێسکی تێزا و لە بەرخۆیەوە دەیوت: کەوایە خوای گەورە ناوی بردووم. ئەم ڕووداوە بۆ ئوبەی و خانەوادەکەی شەرەفێکی وەها بوو کە پاش تێپەڕینی سەدەیەک نەوەی ئوبەی دەیوت: من نەوەی ئەو زاتم کە خوای گەورە فەرمانی بە پێغەمبەرەکەی کرد سوورەتی ئەلبەینەی بۆ بخوێنێتەوە. بەڵێ، بێرچوونەوەی ئەمە نەبۆ ئوبەی، نەبۆ خانەوادەکەی، نەبۆ منداڵەکانی و نەبۆ نەوەکانیشی جێی باس نەبوو. 5 سەرنج و جددیەتی هاوڵان. جگە لەمانە هاوڵە بەڕێزەکان هەروەک بڵێیت بۆ ئەم کارە بەرنامەڕێژی کرابن، نەیان دەتوانی چاوپۆشی بکەن لە ونبوون و بەزایەچوونی تەنها پیتێکی قورئان و سوننەت. لە ڕاستیدا خودی پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم هەمان هەوڵ و هەستیاری لەم بوارەدا دەنوان بۆ ئەوەی وەحی وەربگرێت و نەهێڵێت تەنها پیتێکیشی لە کیس بچێت، بە خێرایی لێوی دەجوڵاند و لە بەرخۆیەوە ئەوەی بۆی هاتبوو دەیوتەوە و دەکەوتە هەڵە داوان. ئەم حاڵەتەی ئەوهی ئەو ڕۆژانەیەی بوو کە هێشتا دڵنیایی تەواوی لە لای خودداوە وەرنەگرت بوو. هەوڵێکی بانمرۆیی بوو بۆ بەدەستهێنان و پاراستنی سپاردەی سروش. بەم هۆیەشەوە خوای گەورە ئایەتی: لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه. پەلەمەکە و زمانت مەجوڵێنە بۆ ئەوەی پەلە بکەیت لە وەرگرتنیدا. بەڕاستی لەسەر ئێمەیە کۆکردنەوە و خوێندنەوەی. خوای گەورە ئەم ئایەتەی دابەزاند و بەم شێوەیەش خوای گەورە دڵنیایی پێدا و ئەو دڵنیاییەشی خستە ڕوو
کە لە نێو قوڵاییەکانی سروشتی پاچی ئەودا دانرا بوو. بەڵێ، هەروەک چۆن پێغەمبەرمان هێندە هەستیاری لە بابەتی وەرگرتنی وەحیدا نیشان دەدا، بە هەمان شێوە هاوڵە بەڕێزەکانیش تا ئەو پەڕی هەستیار بوون کە تەنانەت یەک پیتیشیان لە کیز نەچێت کە لە زاری پێغەمبەری خواوە صلی الله عەلەیه وسلم دەردەچێت. ئەوان هەموو وەک بڵێیت لەسەر ئەم بیرە بوون کە ئەمە دەرفەتێکە جارێکی دی دووبارە نابێتەوە. مرۆڤ لە ژیاندا تەنها یەک جار دەرفەتی دەستکەوتنی شتانێکی لەم شێوەیەی بۆ دەڕەخسێت. لەم دەرفەتەشدا تەنها یەک جار دەتوانێت تیر بوەشێنێت. بۆیە پێویستە تیرەکەمان بەباشی بوەشێنین تا ئامانجەکەمان بپێچین و ئەم دەرفەتە لە کیز نەدەین. ئاخر پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم ئاینەکەی بۆ ئەوان ڕوون دەکردەوە و فێری دەکردن، تەفسیری قورئانی پێشکەش دەکردن و ئەو دەستورانەی پێدەبەخشین کە ژیانی هەمیشەیی پێیان بەدەست دێت. هەر بۆیە ئەوانیش لەو پەڕی هەوڵدا بوون بۆ ئەوەی دەیبیستن لەلایەن بمێنێتەوە و نەهێڵن هیچ شتێکیان لە کیس بچێت. ساڵەکانی سەرەتای خەلافەتی ئەمەوی بوو. سوپای موسڵمانان هەتا بەردەم دیواری قوستەنتەنیە هاتبوو تا فەتحی بکات. جەنگێکی سەخت لە ئارادا بوو. لەم نێوەدا قارەمانێک شمشێری لە کێلان دەرهێنا و بەرەو ڕووی سەنگەری دوژمن ڕۆشت و کەوتە نێوانەوە و دەستی بە شەڕکردن کرد. خەڵک کە ئەویان دی هاواریان دەکرد سوبحان الله، بە دەستی خۆی دەخاتە نێو تیاچوونەوە وەک ئاماژەیەک بۆ ئایەتی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. ئەبوو ئەیوبی ئەنساری کە لە نێو سوپاکەدا بوو گوێی لەم قسەیە بوو. ئەو ئەبوو ئەیوبەی کە تا دواساتەکانی ژیان بە وەفا بوو بەرامبەر سەروەرمان. ئەو ئەبوو ئەیوبەی کە سەروەرمان تەشریفی هێنا بۆ مەدینە یەکەم کەس بوو دەرگای ماڵەکەی بۆ کردەوە. ئەو ئەبوو ئەیوبەی لە سەردەمی گوڵستاندا بەردەوام لەگەڵ سەروەردا بووە. ئەو ئەبوو ئەیوبەی لە پاش ئەویش بە ملیمێک لە ڕێی ئەو لای نەداوە و لەسەر هەمان ڕێ بەردەوام بووە. ئەو ئەبوو ئەیوبەی تەنانەت لە ساڵانی پیری تەمەنیدا خۆی بە ئەسپەکەیەوە دەبەستەوە و بەرەو جیهاد دەڕۆیشت. بەڵێ، ئەم ئەبوو ئەیوبە یەکسەر هاتە دەنگ و وتی ئەی خەڵچینە، ئێوە ئەو ئاەتە بە هەڵە لێک دەدەنەوە. ئەم ئاەتە سەبارەت بە ئێمەی گرۆی ئەنسار دابەزی. ئێمە کاتێک خوای گەورە هێزی بە ئیسلام بەخشی و پشتیوانی بۆ زیاد کرد لە نێو خۆماندا وتمان خوای گەورە ئیسلامی بەهێز کرد و پشتیوانانی ئەوی زیاد کرد. ئیدی ئێمەش دەتوانین بۆ ماوەیەک بڕۆینەوە بەدەم ئەو ماڵ و مڵکەمانەوە کە زیانیان بەرکەوتووە و دووبارە ئەو ماڵی دنیایی لە کیسمان چووە بەدەستی بهێنینەوە. لەسەر ئەمە خوای گەورە ئەو ئاەتەی دابەزاند و ئەمەی بەبیر ئێمە هێنایەوە کە بە نەبەخشینی ئەوەی هەتانە و نیتانە لە ڕێیخوادا بەدەستی خۆتان مەخەنە نێو تیاچوونەوە. مەترسی و تیاچوونی ڕاستی بریتیە لە پاڵدانەوە و خۆدانە دەستماڵی دنیا و واسێنان لە جیهاد. بەڵێ، هاوڵە بەڕێزەکان بە شێوەیەکی ڕاست و دروست ئاین لە پێغەمبەری خوداوە فێر دەبوون و پاشانیش ئەم ڕاستیەیان دەگواستەوە بۆ کەسانی دی و ڕێگەیان بە هاتنە مەیدانی بچووکترین هەڵا نەدەدا.